کتێبی پیرەمێرد لە دەستنووسی چل چیرۆکدا دیارە یەکێکە لە کتێبە هەرە دانسقە و جوانەکان و لەلایەن زۆر بەڕێز یەکێک لە نووسەر و قەڵەم جوانەکانی نێو ئەدەبیاتی کوردی کامران سوبحانە کە لە ئێستاە کتێبەکە تەواو بووە و لە ڕەمەراسیمێکی شایستایەوە بڕیارە ڕۆژی شەممە بڵاو بکرێتەوە. بەڕێز کامران سوبحان لە ستودیۆ پرساد مەگەزینە گفتوگۆ بکەین لەسەر کتێبی پیرەمێرد لە دەستنووسی چل چیرۆکە. کە کامران سڵاو لێبێم کاتت باش بێ. سڵاو لە جەنابیشی دەروونخان، سڵاو لە بینەرە بەڕێزەکانیشە. زۆر سپاس بۆ تۆ. کتێبی پیرەمێرد لە دەستنووسی چل چیرۆکە دیارە نوێترین نووسینی تۆیە و هێشتا بڵاو نەبووتەوە. پێم خۆشە باسێک لە کتێبەکە بکەین. ئایا کتێبەکە بەشێک لە چیرۆکەکانی شاعری گەورە و نووسەری گەورەی کورد پیرەمێردە تۆ کارت لەسەر کردوونەتەوە یاخود چیرۆکی خۆتە و لەژێرم ناویشانە چکە هەمیشە تایتڵی هەر کتێبێک گزارشتە لە ناوەڕۆکەکەی. زۆر سپاس بۆ پرسیارەکە. ڕەنگە وەڵامیم پرسیارە تەواوی بەرنامەکە بەرێت و نەتوانین هیچ پرسیارێکی بەس من پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوە مێ سوپاسی جەناب و ستافی بەرنامەکە و کەناڵی کورسانی شکەم کە ئێوە هەمیشە بۆ بەرهەم و کتێبەکانی من دەست پێشخەن و یەکەم دەستگای ڕاگەاندنن کە ڕووماڵی بەرهەمەکانی منەکەن. لە ڕاستیە هەروەکو جەناب لە پرسیارەکە ئاماژە پێە ناونیشانی کتێب زۆر گرنگە بۆ هەم بۆ خوێنەر هەم بۆ نووسەر و هەم بۆ کتێبەش. ڕۆمانوسی گەورەی تورک و وەرگری خەڵاتی نۆبڵ ئۆرهان پاموک تارێکی دوورودرێژیە لەسەر ناونیشانی ڕۆمانەکانی و لەسەر ناونیشانی کتێب. بۆ من وابزان جارێکی ژە لە بەرنامەکەی جەناب تا باسیۆم کرد قورسترین و ینی ئەستەمترین شت ناونیشانی کتێبە و ئێستاش لە ڕاستیە تەسەوڕیەوە ناکرێت سەر پرسیار لە ناونیشانی کتێبەکە بکەی بەدڵنیایەوە. ڕەنگە تۆزێ قورس بێت من ئیسا ناوڕۆکی کتێبەکە بۆ خوێنەر باسکەم، بەڵام ئەبێ وەڵامی پرسیارەکەی تۆ بەوە بەمەوە هەم جەناب هەم بینەرەکان بینەرە بەڕێزەکانە مقنیع بن بە وەڵامەکەی من. لە ڕاستیە پرسیارەکە بەو نیوە دێڕە وەڵامەوە چیرۆکە هەم چیرۆکی پیرەمێردن هەم چیرۆکی خۆشمن هەردووکیان تێکەڵاون. چۆن تێکەڵاون؟ لە ڕاستیە ئەم کتێبە بەرهەمی نزیکی 4 ساڵ ئیشکردنی بەردەوامێنە لەوە لەدایک بۆ کۆی بەرهەمەکانی پیرەمێرد، کۆی هەموو ئەو تارانی پیرەمێرد لە دوای گەڕانەوەی لە ئەستەمبوڵەوە تا ڕۆژی مردنی لە ڕۆژنامەی ژین و لە ڕۆژنامەی ژیان و لە گۆڤاری گەلاوێش کۆی ئەو تارانەی نووسیوێتی هەمووی خوێندوێتەوە و دیوانەکەشی خوێندومەتەوە. ناڵم هەموو بەڵام زۆربەی هەرە زۆری ئەو شتانی لەسەر پیرەمێرد نووسراوە خوێندومەتەوە بەرهەمی ئەوەیە. ئەم چل چیرۆکەش ببوور ئەم چل چیرۆکە تێکەڵەیەکە میکسێکە لە چیرۆکی پیرەمێرد، گێڕانەوەکانی پیرەمێرد لەگەڵ ڕوئیا و بۆچوونی من هەردووکیان بەیەکەوە بەری یەک کەوتون دەقێکی تازەیان دروست کردووە. ئەتوانین بڵین کە ڕوونکردنەوەی تۆیە بۆ بەشێک لە نووسراوەکانی بەشێکی ئەوەیە بەشێکی ئەوەیە. چیرۆکەکانی کامران سوبحان لە چ بەشێکی ئەم کتێبە؟ لە زۆر بەشیاتی بنمونە ئەوەی کە جەنابتان لە پشتی خۆمانەداتان ناوە و کە ئەو دوو پەرەگرافە کورتەی پشتی کتێبەکە ئەمە یەکێکە لە چیرۆکەکانی پیرەمێرد. باسی شاعری گەورەی کورد نالیشیتیان زۆر جوانە بزەبەت باسی نالیەکە باسی سەرهەڵگرتنی نالیەکە نالی بۆچی لە سلێمانی خۆی سەریهەڵگرت. خۆی لە ڕاستیە تایتڵی کتێبەکە پیرەمێردە بەڵام بەشێکی گەورەی کتێبەکە پیرەمێردە بەس بەشێکیشی مەلاخدری نالیە، چکە لێکچوونێکی زۆر هەیە لە نێوان مەلاخدری نالی و پیرەمێردی شاعیرە کە ڕەنگە خەڵک پرسیاگات چۆنە. یەکێ لەوان ئەم چیرۆکێکە پیرەمێرد خۆی لە ڕۆژنامەی ژینە نووسیوێتەوە باسی ئەو چیرۆکە کات ئەو ساتاکە کە مەلاخدری نالی لە سلێمانی و سەری خۆی هەڵەگرێت. دوای چەندین ساڵ بە هەمان چیرۆک پیرەمێردی عینەش سەری خۆی هەڵەگرێت. بەس ئەوەی کە جیاوازە لە نێوان مەلاخدری نالی و حاجی تۆفیقی پیرەمێردە ئەوەیە پیرەمێرد بە دڵخۆشی و دڵشادێکی گەورەوەیەتەوە بۆ سلێمانی و خەڵکی سلێمانی و ڕۆژنامەی ژیانیش بە خێراتنەوەیکی زۆر تایبەتیەکە بە ناوی خەڵکی سلێمانی بە خێراتنی پیرەمێرد دەکات. بەڵام مەلاخدری نالی بەداخەوە گۆڕغەریب بوو کەس نازانە گۆڕەکەی لە ئەستەمبوڵ لە چی شوێنەکایە و چی. ئەمە جیاوازی نێوان مەلاخدری نالی و حاجی تۆفیقە. حاجی تۆفیق خۆی هەر لە ڕۆژنامەی ژیانە لە چەند وتارێکە باسیەوەکە کە چۆن هات سەرەتای هاتنەوەی بۆ سلێمانی خولیای ئەوەی بووە کە بە دوای ژیان و بە دوای دەستنووسەکانی پیرەمێرد بە دەستنووسەکانی مەلاخدری نالیا بگەڕێت. لەمەشا من بە هەمان شێوە عینەن دەورم بینیوەتەوە کە چۆن بتوانم بەشێک لەو دەستنووسانەی پیرەمێرد یا لانی کەم
بەشێک لەو وتارانی پیرمەت کە ڕەنگە هەموو خوێنەرێک دەستی پێنەگات من بەرهەمی 4 ساڵ ئیشکردن تایە توانین بیان دۆزمەوە و جارێکتر بە نوعێکتر بیان نووسمەوە. پرسیاری ئەو نەوعیترەکەم کاکامەران بە نەوعێکی تر بینوسمەوە. بەشێک لە نووسەران و ئەدیبان لەوانەیە هەمان ئەو ئەرکە بتوانن جێبەجێ بکەن کە بتوانن بە دوای وتار و دەستنووس و بەشێک لە نووسراوەکان و یاخود بڵێم تەنانەت ژیانی تایبەت و هەر بابەتێکتر لایەنێکی تری کەسایەتێک بێ ئەتوانن بیدۆزنەوە و لە دووتوێ کتێبێکا جارێکتر بڵاوی بکەنەوە. ئەمە لەوانەیە کارێکی زۆر قورس بێ بەڵام ئەستەم نەبێ. بەڵام جیاوازی ئەم کتێبە بۆ کەسایەتی و بۆ ژیانی پیرەمێرد چییە؟ ئەو بڵین با بڵم ئەو جێپەنجەیە چیە کە تۆ لە نێو کتێبەکە بەجێ ئەهێڵی؟ دەست خۆش بێ مش پرسیارێکی زۆر جوانەوە ڕەنگە پرسیاری زۆر خوێنەریش بێت. خۆشم لە ڕاستیە یەکەم ئیشکە دەستم کرد بەم کتێبە لەم پرسیارەوە دەستم پێکرد. ئەگەر خوێنەرێک هەر کەسێک میدیاکارێک جەناب وەکو میدیاکار و ڕۆژنامەنووسێ بتەوێت وتارەکانی پیرەمێرد بخوێنیتەوە زۆر ئاسانە لە ڕۆژنامەی ژین لە ڕۆژنامەی ژیان لە گۆڤاری گەلاوێژ و بە سوپاسی شویسا بلکەی ژین هەمویان کۆکە دوو ڕەنگە لە داهاتوە چاپی بکەن و ئەخرێنرێتەوە. بەڵام جیاوازەکە من لێرەوەیە هەروکو وتم ئیشێک هەیە لە کۆی کتێبەکە ئیشم تیا کردەوە ئەویش زەمەنی بێزەمەنە یا کاتی بێکاتە گریمانەیەکی چۆن بڵێم ئیفتیرازیە کە ساتێک لە ساتەکان پیرەمێرد لە ساڵی 48 پیرەمێرد لە ساڵی 2010 ساتێک لە ساتەکان پیرەمێرد لەو قۆناغیانی ڕۆژنامەژین دەرەکە لەم سەردەمی دیجیتاڵ و سەردەمی میدیای نیۆ میدیای هاوچەرخایە ئەم گریمانە ئەگەر بێت و پیرەمێرد لە ئێسا بێت چیە بێت ئەمە بەشێکە لە نووسینەکانی من بەشێکی تری نووسینەکانی من پیرەمێردە وەکو خۆی هەروکو لەم چیرۆکەی پشتی کتێبەکە دیارە چیرۆکی پیرەمێرد بۆ دۆزینەوەی دەستنووسەکانی نالیە چیرۆکی پیرەمێرد بۆ دەرکردنی ڕۆژنامەی ژین و بۆ دەرکردنی ڕۆژنامەی ژیان دەزانی دەروونخان پیرەمێرد کەسایەتێکی زۆر دیارە لە مێژووی ئێمە و بەداخەوە توانم بڵێم یەکێکە لەو کەسایەتیانی کە کەمترین ئیشی لەسەر کراوە و من خۆم دوای تاڵبوونی ئەم کتێبە و دوای 4 ساڵ لە ڕاستیە و زۆر ڕاستگۆ مەستەکەم هێشتا دڵۆپێکە لەو دەریایی پیرەمێرد ئەزانی پیرەمێرد یەکێکە یەکەمین مرۆڤ و یەکەمین ڕۆژنامە نووس و یەکەمین نووسەری کوردە کە چاپخانەی ئەهلی هێناوەتە ئەم شارە و ئیشی کردووە ئەزانی یەکەمین کەسە بەو ستایلە بەو فۆرمە مێژووی کەسایەتیە کوردیەکانی نووسیوەتەوە ئەزانی یەکەمین ڕۆژنامە نووسە کە هونەر و بازرگانی چاپخانەی چاپکردنی کتێبی هێنایە ئەم شارە من خۆم واموتەوە وتومە هەمیشە پیرەمێرد لە وێزگەیەکایە ڕۆشنبیری کوردی لە کوردستان بە تایبەتی و لە شاری سلێمانی ئەبێ ئاوە پۆلێم بکرێت سەردەمی پێش پیرەمێرد و سەردەمی دوای پیرەمێرد سەردەمی دوای پیرەمێرد بە تایبەتی کە باسی پیرەمێرد دەکەی باسی ژیان و ژین بکەی ژیان ڕەنگەت کەمتر بەڵام ژین لە ڕاستی هەتا مردنی هەتا دوا ڕۆژەکانی مردنی ئیشی تیاکە و لەم کتێبە زۆر وێزگە هەیە لە ژیانی پیرەمێردا کە نە خوێنەران ئەزانن نە خەڵکی ئاسایش ئەزانە وە من دۆزیومەتەوە دۆزینەوەکە فەزڵەکەی بۆ من ناگەڕێتەوە فەزڵەکەی بۆ توانا و تاقی پیرەمێرد دەگەڕێتەوە ئەزانی ئەم شارە زۆر کەسایەتی هەیە شانازی پێ بگا وە کورد بەعام زۆر کەسایەتی هەیە شانازی پێ بگا بەڵام بەڕاستی پیرەمێرد یەکێک لەو کەسایەتیانی کە بێ زۆر شانازی پێ بکرێت و ئەبووە میدیای کوردی بە هەموو کەناڵەکان و بە هەموو ڕنگ و ڕوخسارەکانەوە زۆر گەنیژی بە پیرەمێرد بدرێت ئەزانی من یەک خاڵە پێ بڵم لە زۆر شوێنی تریشە ئەمە وتووە من لە ماوەی ئەو 4 ساڵە ئیشکردن لەسەر پیرەمێرد ڕەنگەم قسەم زیاد دەڕۆیی نەبێت کەم بابەت هەیە کەم پرزەیە پیرەمێرد قسەی لەسەر نەکرد بێت وە کەم وێزگەی ژیانی سیاسی و کۆمەڵاتی ئەم شارە هەیە پیرەمێرد قسەی لەسەر نەکرد بێت ئەزانی من زۆر جار هەندێک شتی هەیە باسی بە نمونە پێتەڵم باسی بازرگان و دەوڵەمەندەکانی سلێمانی کردووە باسی پزیشکەکانی سلێمانی کردووە و ئەزانم لە 2022 بە عینن چیرۆک و بە عینە ڕوودا و ئەمە زۆر گرنگە ئەمە لە ژیانی ئەدەبیات پێڵم پێشبینیکردن ئەزانی زۆر مهمە نووسەرێک لە ساڵی 1940 چیرۆکێکی گێڕابێتەوە لە 2022 هەمان چیرۆک بێت ئەمە دوولایەنە لە دیدێکی کۆمەڵناسیانەوە بەشێکی پێویستە بە ئاستی گەشەکردنی کۆمەلگا و بەشێکی پێویستە بە ڕوئیا و جیهانبینی و نووسەرە یەکێ لەو نمونانە کە بە نمونەیەکی سادە بەداخەوەی سە کتێبەکەمان لە بەردەستان نییە بۆ باسکەم زانی پیرەمێرد لە ساڵی تقریباً 42 وتارێکی نووسی و باسیەوە کات بۆی کوردستان لەسەر پێی خۆی بۆ سێبێت زۆر گرنگی بە کشت و کاڵ بدەین و ئەبێ گرنگی بە میوەی
شارباژێر و پێنجوێن و سەوزکردنی شاخی گۆیژە بدەین و نابێ ڕێگەبی سنەوبەر لە گۆیژا ببڕێتەوە و ئەبێ وا بکەین میوە و بەرهەمی میوەی خۆماڵی گەشەی پێ بدرێت و وا بکرێت ئەم ناوچەی ئێمە کە ناوچەیەکی سەوز و ناوچەیەکی ئاودارە گەشەی پێبین و وای لێ بکەین گەنجەکەمان لە جاتی ئەوی بچن بۆ بەیروت و بۆ ئەستەمبوڵ بۆ گەشت و سەفا لە ناوچەی پێنجوێن و لە ناوچەی شارباژێر و قەرەداغ و هەڵەبجا بن. ئەزانیم پێشبینە چەند مهمە، ینی ئەم تێڕوانە ئەمە نمونەیەکی بەسیتە یعنی و بەشی تریش لە کتێبەکە لە ڕاستیە بەشێکە لە دڵشکان و بەشێکە لە ئازارە ڕۆحیەکانی پیرەمێرد خۆی کە لەم شارە زۆر ئازاد دراوە و زۆر دڵی شکێنراوە و بەشی لەوانەشم جێڕاوەتەوە. ئێستا دنیایەکی زۆر خێرایە کا کامران لە ڕاستیە گەر ڕۆژێک لە بابەتەکاندا ببڕین لەوانەیە لە کۆمەڵێک هەواڵی تاوی جیهاندا ببڕین و گەنجانی ئێستاش بەڕاستی هەر بەو شێوەیە ڕاهاتوون. پێم خۆشە بزانم کە ئایا کتێبێکی لەم شێوەیە کە لە چەند لاپەڕەیەکە خۆی ئەبینێتەوە گەنجێکی ئەم سەردەما ئەتوانێت تەواو لە ڕێگەی لاپەڕەکانی ئەم کتێبەوە لە پیرەمێرد لەلایەنی ژیانی پیرەمێرد تێبگا؟ ئەگەر ئەو تااقەتی تۆی نەبێت و 4 ساڵ بگەڕێ بەدوێ دەستنووسەکانی پیرەمێردا ئایا ئەتوانێت کە لە ڕێگەی کتێبێکەوە لانی کەم لە بەشێک لە ژیانی شارا و ژیانی تایبەتی پیرەمێرد تێبگا؟ لە ڕاستیە دەروخان ئێستا ئێمە لە ژیانێکی زۆر ینی بە داوای لێ بردنەوەڵم ژیانێکی زۆر ئالۆز و خێرا و لێک ینی من ناتوانم خەنعات بە بینەرەکان بکەمەوە ناتوانم خەنعات بە خەڵک بکەم یا بە خوێنەرەکان بکەم کە کتێب و ژیانی کتێب جیاوازترە لەو جیهانە دیجیتاڵە لەو جیهانە ئۆرگانیزمە خێرایی کە بۆمان دروست بۆ بۆی مۆبایل و بەوەی پلتفۆرمەکانی سۆشیال میدیاوە. بەڵام من نەتوان وەکو خۆم یعنی ڕەنگە نەوەی ئێمەوە نەوەی ئێمە نەوەی لاپەڕە و نەوەی کاغەز و نەوەی کتێبی و خۆ من خۆم یەکێکم لەو کەسانەی کە زۆر گرنگی بە سۆشیال میدیا و بە پلتفۆرمەکانی سۆشیال میدیایە. بەڵام بەڕاستی ئەو جیهانە ڕاستەقینەوە ئەو جیهانە نەمرەوە ئەو جیهانە درێژخایەنەی لەناو کتێب و لەناو پەڕاهەیە لەناو دیجیتاڵانیە. ئەزانی پندێکی زۆر مەشهوری ئەمریکیەکان خۆیان هەیە ئەڵە جیهانی ئەم تەکنەلۆژیە جیهانی فەلافل خواردنە و خواردنی مادۆناڵ و خواردنە خێراکانە ئەزانی بزە بە دوای لێ هاتووە. بەڵام خواردنی ئەتیادیکە و خواردنی کە لە ماڵەوە دروستەکرێ و دانیشتنە سەر مێزینان خواردن و هەندێک جار گفتوگۆ و خێزانی وانە جیهانی نێو کتێبەکانە لە ڕاستیە. ئەمەی سۆشیال میدیا من زۆر جار لەگە برادەرەکانیشمان کە من خۆم یەکێکم لەو کەسانی گرنگی بە سۆشیال میدیا و بە پلتفۆرمەکانی سۆشیال میدیا ئەم. بەڵام زۆر جار داوای لێبوردن نەکەم لە ڕووی جەنابەت و لە ڕووی بینەرەکانە زۆر جار بە شتێکی فشەی سەیرەکەم ئەزانم شتێکی کاتیە یانی ئەزانی هەمووی شتانی کە ئێمە باسمان کرد و هەمووی ئەو تارانی کە من خوێندومەوە لەسەر پیرەمێرد تۆ سەرنجی ئەو بە 100 ساڵ یعنی لە نێوان 80 بۆ 100 ساڵ لەمەوە پێش پیرەمێرد نووسیوێتی. یعنی من دانیشتمەوە جارێکی تر جاریتە زیینوم کردوێتەوە جاریتە هێناومەتەوە. بەڵام لە سۆشیال میدیا نە تۆ ئیسا ڕەنگە هاوڕێی منبی لە فەیسبوک پەیوەندیمانە بێت لە ڕووی کۆمەڵاتی وەکتری بناسین. بەڵام ئێمڕۆ پۆستێکم هەفتەی داهاتوو پۆستێکتە تۆ هیچ مهتەم نیت ئەو ساتە وەختەیە. بۆیە من ببوورە ئامۆژگاری نییە بەس ڕێنماییە بۆ گەنجانی کە لە زانکۆکانن و خولیای خوێندنەوەیانە خولیای بینینی دنیایکی جیاواز و جوانتریانەیە بەڕاستی ژیانی ڕاستەقینە لەناو کتێبەکانایەوە لەناو ئەو کتێبخانایە کە مێژوەکەی هەزاران ساڵە درێژ بێتەوە لە کۆنەوە بۆ ئێستا و من پێم وانە سۆشیال میدیا هیچ نەبێ و هیچ بەیاخێکی نەبێ بە پێچەوانەوە گرنگێکی زۆری هەیە. بەڵام بۆ خۆم لە نێوان سۆشیال میدیا و جیانی کتێبە بەڕاستی جیانی کتێبە هەڵەبژێرم. زۆر باشە. لەوانەیە ئێستا پرسیاری بەشێک لە بینەرەکان و پرسیاری منیش بێت ئایا پیرەمێردی نەمر خاوەنی چل چیرۆکە یاخود ئەو چل چیرۆکی کە کاکامەران سوبحان هەڵی بژاردووە جیاواز بووە بۆ ئەو یاخود گرنگ بووە کە بینەر ئەو چل چیرۆکە بخوێنێتەوە؟ ئەزانی من لەم پرسیاری جەنابەتەوە لە پرسیاری لەو شتانەشیا لەم چەند ماوەیە لە فەیسبوک دامناوەیە لە تویتەر نووسیومە ئەزانی زۆر کەس پرسیاری ئەو چلا کات ئەم چلە خۆی بەشەکە لە نهێنی کتێبەکە ینی لە کۆمنتەکانیش خەڵک زۆر پرسیارەکە خۆی لە ڕاستیە ژمارە 40 من دوو ژمارە ئیشم لەسەر کردو لەم کتێبانە. یەکەم ژمارە 13 کەمە هاوڕێکی خۆشەویستم بە سوپاسەوە کتێبەکە تویەوە دائما لە کۆنستی ئێمە و لە کولتوری ئێمە ژمارەی شومە بەس من چیرۆکی 13 چێکە لە گرنگترین چیرۆکەکانی ئەم کتێبە
وە چلیش لە ڕاستیە زۆر ئەفسانە لەسەر چل هەیە من بۆ چل لە ماڵ بژاردەوە بەڕاستی بۆ پیرێمەد بۆ چل یەک ماڵ بژاردەوە بۆ چل دوو ماڵ بژاردەوە بۆ ئەوە ماڵە بەڕاستی چل لە تەمەنی مرۆڤ سنی کامڵە وە چل لە زۆر شتا ینی زۆر ئەفسانە لەسەر چل هەیە مرۆڤ لە تەمەنی چل ساڵیە ئەفسانەیەکی وا هەیە کە ئەڵێت هەر چیرۆکی چل ڕۆژ چوو بەسەریە ئەمێنێتەوە زۆر چیرۆکی دیسا بیرم نەماوە ئەو چلە ڕەبتی بەوەیە بەس لە کتێبەکە کە خوێنتەوە ئەزانی یعنی ئەوەیە کە من زۆر ئیشم لەسەر هەم چلەکە کردووە هەم لەسەر ژمارە سیانزە بۆیە ئەمە ڕێکەوت نەبووە لە خۆی چل ئین بێت و پیرەمێرد ئەگەر حکایەتی ژیانی پیرەمێرد وەکو نووسەر وەکو ڕۆژنامە نووس وەکو وەرگێر وەرگریت نەک 4,000 چیرۆکە زیاتریش ئەزانی پیرەمێرد زۆر شتی کردو لە ژیانی ئەمە ئەزانی پێش پیرەمێرد هیچ شتێک نییە لە فەرهەنگی باشووری کوردستان بە تایبەتی لە ناوچەی سلێمانی ناوی فەرهەنگی ڕۆژنامەگەری کوردی بێت بەو شێوە ئەکادیمیەی کە پیرەمێرد چاپخانەی چێنابێت کەسانی تر هەن جیوموکریانی یادی بەخێر کە ئەوش لە ڕوان دزە و دوای ژاتۆتە هەولێر و خەڵکی تریژە بۆ چاپخانەی هەبووە ئەمە بابەتێکی تر بوو بەڵام پیرەمێرد بەو شێوەی کە لە ئەستانبوڵ کردێتی وەکو شۆڕشێک بزەبە وەکو شۆڕشێک بوو ئەمە پیرەمێرد لە بواری ڕۆژنامەگەری و ڕۆژنامە نووسیە پیرەمێردمان هەیە وەکو شاعیر پیرەمێردمان هەیە وەکو کەسێکی سیاسی پیرەمێردمان هەیە وەکو سیاسی ئەزانی پیرەمێردمان هەیە وەکو ڕەخنەگر پیرەمێردمان هەیە کە زۆر مێمە وەکو وەرجێر ئەزانی من هەموو جارێک گوتومە ئەگەر پیرەمێرد نەبووایە مەحاڵ بوو خەڵکی کورد لە کوردستانی عێراق لە مەولەوی و لە بێسارانی بگەشتایە ئەزانی ئەگەر پیرەمێرد نەبووایە ڕەنگە زۆر ناڵم هەرنا بەڵام زۆر بە ئەستەم ئێمەوە لە دیوانەمانە ناسی ئەمە هەمووانەیە ئەم پیاوە و وەری ژێڕان بۆ ئەم شێوەزاری کە پێڵەن شێوەزاری ناوچەی سلێمانی ئەمە هەمووی فەزلەکەی بۆ گەڕ ئەزانی بیرمان نەچێت کە ئەمە کەم کەس باسی کردووە پیرەمێرد نەبووە ئەمە زۆر بە کەمی مەولانە خالیدمان ناسی ئەزانی پیرەمێرد یەکەم کەسە دیوانی مەولانە خالیدی لە عەرەبیەوە کردووە بە کوردی دواتریش بەشێکی لە فارسیەوە کردووە ئەمانە هەمووی ژیانی پیرەمێردن و کاریگەری پیرەمێردن و گرنگی پیرەمێردن پیرەمێرد نازانم لە چۆ و من پێم وایە پیرەمێرد یەکێکە لە مەغدوورترین کەسایەتیەکانی ئەمان لە ڕاستیە و پیرەمێرد شایانی ئەوەیە زۆر شتە گرنگیدانیشی بەلانی بابەتی کوردایەتی ئەگەر باسێک لەلایانی بۆ بڵین قسەکردن بێت لەسەر بەشێک لە کللتورە دیارەکانی کورد نەورۆزانی هەموو لەبەر چاوانایە کا کامەران بۆ بەشێک لەو بابەتە گرنگانێک کە لە ژیانی ئەو هەبووە پێم خۆشە بزانم کە کتێبەکە چەند لاپەڕەیەوە کەی بڵاوەکەی وڵی بە پێشەوە باشە وەڵامەکە تێمە بەس بەشی دومی وەڵامەکە کتێبەکە تقریبا 225 لاپەڕەیە بە بەرگی ڕق کوالەتێکی بەرز لە چاپخانەی کارۆ کێچێک لە چاپخانە باشەکانی دەتوان بڵم کوردستان و سلێمانی و من خۆشم هەر پرەنسیپ و مەبادیئی خۆمە هەموو کتێبانی چاپم کردو هەمووی لە سلێمانی چاپم کردو یا لە کوردستان بەڕاستی نەڵم لە سلێمانی هەندێک کتێبم لە هەولێر و هەندێکیان لە سلێمانی و من باوەڕم وایە نابی هیچ کتێبێکم بڕاتە دەرەوە لە دەروی کوردستان چاپکرێ بە تایبەتی لە وڵاتانی دراوسێمان کە ئەمە بابەتێکی ترە چکە من پێم وایە گرنگیدان بە دەستی ناوخۆی و بە کرێکاری پشتیوانی بەرهەمی ناوخۆی ئەو بابەتی کە ئێستا ئاماژت پێکرد پرسیارێکی تر بە خەیاڵما هات کا کامەران ئەم کتێبانە یاخود بڵێم ئێستا ئەم کتێبەی تۆ کە بەم شێوەیە بڵین بڵاو ئەبێتەوە ئایا هیچ هاوڕێیەکت هەیە یاخود تۆ خۆت زمانێکی جیاوازتر زمانێکی زیندوی جیهانی تر ئەزانیت کە ئەم کتێبە وەربگێڕێت ئەمەش خۆی بابەتێکی ترە لە زانی وەرگێر من خۆم حەز دەکەم ینی بەڕاستی وەربگێڕێ بە تایبەتی بۆ دوو زمان زۆر مهمە هەر سێ زمان پیرەمێرد بەشێکی ژیانی لە تورکیا بووە و بەشێک لە سەقافەی پیرەمێرد بەڕاستی لە کاتی خۆی ئەستەمبول پایتەختی ڕۆشنبیری ئەم ناوچەیەمان بووە ئەستەمبول وێزیەکی زۆر گرنگە بیری نەچێت هەموو ئەو ڕەوادانەی ئەدەبیات و فەرهەنگی کوردی هەمووی لە ئەستەمبولەوە گەشیان کردووە هەر لە شێخ نووری شێخ ساڵحەوە لە پیرەمێردەوە لە حاجی قادری کۆیۆ لە وەفاییەوە لە مەلاخدری نالێ و زۆری تریش ئەوەی پێشمان بیر نەچێت باسی ئەوە کرد بەڕاستی پیرەمێرد گرنگترین شتی ژیانی پیرەمێرد کە باسێکە ناوی پیرەمێردن نەورۆزە من بەشێکی ئەم چیرۆکانە چیرۆکی نەورۆزم نووسیوەتەوە زۆری نەمان لە مناڵیەوە یادگاریان حەسەن زیرەکی جوانی کە حەسەن لە دنیا حەسەن زیرەکە ئەمە یەک دووەمیان لەبارەی بەشی دووەمی پرسیارەکەتەوە وەرگێڕان من حەزەکەم ینی بەر لە ڕاستیە بۆ زمانی هەم تورکی هەم فارسی هەم عەرەبی وەربگێڕێ بەڵام خۆت شەزانیت وەرگێڕان پرۆسێکی زۆر قورسە و زۆر ئەوەیە خۆزگای پیرەمێرد خۆی لە ژیانە بمایە خۆی هەرچەند لە کتێبەکەوەشی تایە کە پیرەمێرد خۆی دەزنووسی ئەم کتێبانە بینێت
بۆ خۆی ناونیشان بۆم کتێبە دانێ دەوانە بەڵام بەداخەوە ینی تا ئێستا لە وەرجێڕان لای ئێمە ئەو بایەخێنی ئێمە وەرجێڕان دوو ڕەهەندە دوو جەمسەرە جەمسەریکانەوەیە بەرهەمی نووسەرانی دنیا وەرەجێڕێت بۆ سەر زمانی کوردی تا ڕادێک خراپ نییە ئەمە باشە بەڵام ئەوەی دووەمیان کە ئێمە کۆمەڵە نووسەری باشمانەی لە بوارەکانی ئەدەبیات بە تایبەتی هەم شاعیر و هەم ڕۆمان نووزەم چیرۆنووس بەداخەوە تا ئێستا هیچ و ئیشی ئێمەش نییەوە ئیشی منیش نییە بەڕاستی بتوانم بەرهەمێک بکەم بە عەرەبیە بە تورکیا بە فارسیە بۆ زمانەکانی تریش بۆ هیوایم لە ئایندە ئەم بابەتە بچێتە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتیش بۆ بە تایبەت بۆ ئەو کەسایەتی هەرە دیارانینەوە ئەدەبێت کە هەمیشە ناویان زیندووە ئەوەنەی کە هەمومان ئاگادارین کا کامران هەر بابەتێک بڵاو بکاتەوە دڵنیام کە چەندین بابەتی دەستنووسی تری هەیە لایەندەیەکی نزیکترا ئەوانیش چاپەکات و بڵاویەکاتەوە لە دوای ئەم کتێبەوە چیتر هەیەگەر ئاشکرای کەم لێرەوە وڵای من وەزم دوو جایتیش لە بەرنامەوە هاتووم هەر ناوی ئەم کتێبە مردووە هەر ئەم کتێبە زۆر دواکەوت بەس لە ڕاستیە کتێبێکی ترە کە کتێبێکی زۆر تایبەتە هیوادارم خواتە من با بتوانم تەواوی کەم ئەویش وەرگێڕانە نووسینی وەڵای نووسینە بیرەوەریە ینی یادەوەری خێزانی خۆمە ینی ماڵی باپیرم و ماڵی باوکم و ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانی هەبووە بەڵام بە زمانی بیرەوەرینە بە زمانی گێڕانەوە تێکەڵ لە چیرۆک و واقع چونکە بەڕاستیان ڕووداوی ژیانی کۆمەڵاتی هەیە مرۆڤ ناتوانێت چنێ ڕاستگۆبی ناتوانێت وەکو خۆی هەموو شتێک بڵێت بەڵام من هەندێک چیرۆکی ژیانی خێزانی خۆم پەیوەندی نێوان دایکم و باوکم و پەیوەندی خێزانەکەم و پەیوەندی ورتری کێتەوە ینی هەتا چێتە باپیرم و چۆن هاتووە چۆن بووە و هەندێک شتی تریشەکە هیوادارم بتوانم لە ساڵی ئایندەیە و کتێبەش سپاس بۆ بەڕێز کامەران سوبحان نووسەر و نووسەری کتێبی پیرەمێرد لە دەستنووسی چیرۆکدا کە لە ئایندەیەکی نزیکاوتە بڵێم شەممە با پێی بڵم ڕۆژی شەممە ئەم ڕۆژی شەمایە بەینە دووبانی سعات 5 ئێوارە لە هۆڵی لە باخچەی ڕێکخراوی گەشە پێدانی مەدەنیەت CDO باوکاری چاپخانی کارۆ مەراسیمێکی بۆکەن و هیوادارم کورساتیش و بینەرانی بەڕێزی ژەوەی نزیکە و دەرفەتی هەیە بەشداری و مەراسیمە بکات بە خۆشحاڵیەوە کامەران دووبارە بەخێر بێ سپاس بۆتە سپاس بۆ جەنابیش تۆ سپاسیش بۆ ئوستافە ماندووی کە ماندوو بوون لە پێشکەشکردنیە بەرنامەی ئێمە کاری باش و کاری جوانتر بەڕێز کامەران سوبحان نووسەر دووبارە بەخێر زۆر سپاس بۆ جەناب